دیمەنی پەلامەردانی نەهەنگێکە لە دژی ڕاهێنەرەکەی و نوقمی ئاوی دەکات و دەیکوژێت. ئەم دیمەنە ماوەی چەند ڕۆژێکە سۆشیال میدیایی پڕ کردووە کە تێیدا شارەزایەکی مەشقپێکەری ئاژەڵی دۆڵفین و نەهەنگ بە ناوی جەسیکا ڕادکلیف کە ئەزموونی زیاتر لە 10 ساڵی هەیە لە کاتی نمایشکردندا لەلایەن نەهەنگێکی خۆیەوە دەکوژرێت. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وا بڵاو بۆتەوە کە نەهەنگەکە ڕاهێنەرەکەی دەخوات و دیمەنی جیاواز بڵاو کراونەتەوە. پایتەخت میدیا بە دوواداشوونی بۆ ڕووداوەکە کرد و ڕاستیەکانی ئاشکرا کرد. بەپێ و هەواڵانەی بڵاو کراونەتەوە جەسیکا ڕادکلیف هەر لە منداڵیەوە خولیای بۆ بەخێوکردنی ئاژەڵ هەبووە و لە تەمەنی 20 ساڵیدا وەک یاریدەدەرێکی سەرەتایی لە باخچەیەکی ئاژەڵان کاری کردووە. لەوێ فێری خوێندنەوەی ئاژەڵ بۆ توانیوێتی پەیوەندیەکی توند و جۆڵ لەگەڵ ئاژەڵەکان ببەستێت. تەنیا دوای چەند ساڵێک کارکردن پلەکەی جەسیکا بەرزکراوەتەوە بۆ مەشقپێکەری باڵا و توانیوێتی شارەزایی لە هەڵس و کەوتی ئاژەڵان پەیدا بکات و پەیوەندیەکی تند و تۆڵ لەگەڵ دۆڵفینی سپی و ئۆرکاس کە بە نەهەنگی بکوژ ناسراوە دروست بکات. دواتر ڕۆژێک جەسیکا ڕادکلیف لە ئیڤنتێکی نمایشی مەشقپێکردن و یاریکردن لەگەڵ ئاژەڵان بە ناوی سی لاند سپلاش شۆ بە یاریکردن لەگەڵ نەهەنگێکی بکوژ بە ناوی تایتن بەشداری کردو. بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو نەهەنگەکە جەسیکا ڕادکلیف نوقمی ئاو دەکات. سەرەتا خەڵک وایان دەزانیە بە بەشێکە لە نمایشەکە، بەڵام دواتر ڕێکخەرانی ئێڤنتەکە شڵەژان و دەستیان کرد بە هەڵدانی تۆڕ بۆ نێو ئاوەکە تا ڕزگاری بکەن، بەڵام دوای 30 خولەک لە هەوڵدان جەسیکا ڕادکلیفیان بە مردووی دەرهێنا. هەموو ئەوانەی لە پێشەوە باسکران چیرۆکێکی خەیاڵیە و تەنها بۆ سەرنجڕاکێشانی خەڵک دروستکراوە، ئەگەرنا لە بنەڕەتدا هیچ مرۆڤێک بەم ناو و تایبەتمەندیانە نییە و جەسیکا کارەکتەرێکی خەیاڵی ژیری دەستکردە. ڕۆژانە مەترسی لە کۆنتڕۆڵ دەرچوونی زیرەکی دەست کرد ئاشکرا دەبێت و ئەم ڕووداوەش بەشێکە لەو لایەنە نێگەتیڤانەی کە زیرەکی دەست کرد بەسەر کۆمەڵگەوە جێی دەهێڵێت و خەڵکی بەڕاست لە دیمەنەکان تێدەگەن.